ئەو کاتێک کە مناڵێک لە ژووری مناڵبوونە بینرا لەلایەن پزیشکی مناڵانەوە و دڵنیا بوو کە هەموو شتێک باشە و ئیزنیدا بۆ ماڵەوە دایک و باوکەچنەوە بۆ ماڵەوە لە پاشەوە کێ بێ یەکەم جار بێ کە سەردانی پزیشکی مناڵان بکەن لە هەفتەی یەکەما ببینرێتەوە هەفتەی یەکەم بەڵێ لە دوای 28 ڕۆژ کە ئەڵەن مانگێک واتە ئەو فترەی بەڵێ کەوتمان نیونێتەڵ پێرێت کە نیونێتەڵ پێرێت تەواوکە ببینرێتەوە پاشان بۆ ئەوەی کە دایک و باوکەکە بە ئاسانی لەبیریان بێت ئەم جدۆلی بینینەوە یەکێ لە کاتی کوتانەکان حسابیکە یعنی لە 2 مانگ کە کوتانی بۆکرێ لە 4 مانگ لە 6 مانگ ئەنجا 9 مانگ ئەنجا ساڵ دوای ئەوە ئەکرێ بە ساڵ و 6 مانگ باش ئەو من کە پەنجە تەژمێرم ئەیژمێریت هەتا کاتی مناڵەکە بێ بە ساڵێک 6 جار دکتۆری مناڵانەی بینێت 6 بوو من خۆم وام ژمار بەدەستەوە وا کات تقریبا من گەشتمە حوت ئەخەڵ 8 مانگ حساب کرد بەڵێ ئەنجا لە دوای 2 ساڵەوە پێویستە ساڵانە ببینرێتەوە پێویستە ساڵانە مناڵەکە ببینرێتەوە ئەگەر هیچ نەخۆشیێکی نەبێ و لەش ساک بێت هیچ کێشەیەکی نەبێت